8 ساعات کارەکەین تا 4 ساعات ئیسراحەت بکەین. 5 ڕۆژی هەفتە ڕاکەڕاکمانە تا 2 ڕۆژ هەناسێک بین. 47 هەفتە خۆمان ئەکوژین بۆی 5 هەفتە بژین. هەموو گەنجیمان دائەنین تا بتوانین بە پیری بە ئارامی بژین و بگین بە ئارامی. ئێستا ناژین بۆ داهاتوومانەژین. سەرباری ئەم قورسیەی لەسەر هەموو تاکێک هەیە لە جیهانە بەگشتی و لە عێراق و کوردستان بە تایبەتی. بەڵام میدیاکان بە وشەکانیان، بە هەواڵە بەپەلەکانیان، بە هەواڵە ناخۆشەکانیان، بە دەربڕینە نائەکادیمیەکانیان هێندەی تر باری ئێمە و باری چواردەوەرمان قورسەکە. چۆن بتوانین لە ڕێگەی میدیاوە، میدیایەکی تەندروستەوە کۆمەڵگا تەندروستکەین، وشەکانمان بنیادنەری کەسێکی باش من، وشەکانمان ئارامکەری دەرونی خەڵک بن، هەواڵەکانمان ئەو ڕاپۆرتانی کێکین، دراماکانمان، بەرنامەکانمان بنیادنەر بن، دڵخۆشکەر بن، ئارامی بن بۆ خەڵک، لە باتی سترێس و دڵە ڕاوکێ و بێتاقەتی زیاکەین بۆ خەڵک. لە بەشی دووەمی پۆدکاستەکەمە میوانداری دکتۆر لەهۆن قادرمان کردووە لە ڕووی ئەکادیمیەوە باسی بەکارهێنانی وشاکەین. ئایا ئەو کەسانی کە لە میدیایە کارەکەن ئەکادیمین یا تا چەند پێویستە ئەکادیمی من بۆ بەکارهێنانی وشەکانیان لە نووسینی ڕاپۆرتێکەوە تا هەواڵ و بەرنامە و پرۆگرامەکانیان؟ جارێکی سوپاس بۆ بەڕێزت و بۆ ستافی بەرنامە و بۆ سەرجەم بیسەران و بینەرانی عزیزتان. ئێمە لە ئەڵقەی پێشوە کە باسمان لە پەروەردە کرد جەختمان لەسەر لۆژیکە کردەوە کە وڵاتانی چزانم ئەگەر نایان من پێشکەوتوو کە حەقیانە پێشکەوتون بنەمایەکی ئەساسی کە خوێنن هەر لە سەرەتا و خوانی لەسەر ڕائێنن بریتە لە لۆژیک. بۆ وەڵامی ئەم پرسیارە بێگومان لۆجیک نیمانە، ینی ئەمە لە منهەجی خوێندنی وڵاتی ئەم منطقەی ئێمە نییە. ئەگەر لە حوجرەکانە بووە خوێندنی مەلاکان بوویانە ئەوە لۆژیکە عەقڵانیە نییە، ئەوە خوێندنی لۆژیکێکە بۆ بەرپەرجدانەوەی لۆژیک، بۆ بەرپەرجدانەوەی لۆژیک، وەک ئەوەی ابن تەیمیە کتێبیە لەسەر لۆژیک، وەکەوەی هەتا وەکو دوای غەزالی لۆژیکی بەکارهێناوە بۆ لێدان لە فەلسەفە و لە لۆژیک. بەرحاڵ ئەوە پەیوەندی بە ئەڵقەی پێشوو. ئەم بابەتەی جەنابەت ئەمەی ئەم جارەیان کە باز لە جارێکی تر هێنانەوەی بەرپرسیارەتی قسەکردنە لە کۆی کۆمەڵگە و ڕاگەاندن، فۆکەسەکەمان لەسەر ڕاگەاندنە، جەختکردنەوەکەمان لەسەر ڕاگەاندنە. ئەمیش دیسان و پێویستی بە شتێکە پێوترێ ئەخلاق و زانستی ئەخلاق، ینی ئەبێ یەکێک لەو بابەتانەی کە جارێکی تر لە منهەجی خوێندنی ئێمان نییە، بریتە لەوەی کە ئەم پرسیارە دروستکە ئەخلاق چییە؟ نەکبەتی لەوە ئێمە لەم منطقە وازانین بە ئەخلاقترینین، وازانین ئەخلاق چییە و ئەسڵەن قەناعەتمان وایە ئێمە ئەخلاقە فرۆشینەوە بە کۆمەڵگاکانی تر. بەرحاڵەوە بابەتێکی ترەوە ئیشی ئێمە نییە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لێرا باسیکەین، ئێمە لە هیچ قۆناغێکی خوێندنمانە، لە هیچ مناقەشەیەکمانە بچووکترین و کەمترین گفتوگۆمان لەسەرەوە نییە کە ئەخلاق چییە. کۆنفرانس و دیدار و هەندێک چوزانم ڕێکخراوی فکری باسییان لە ئەخلاق کردووە، ئەویش لەوە چێ ئەوەندەی ویستویەتی بڵێ من ئەخلاقیم، کارگەیشتوتەوەی خەڵکێک بڵێ من پێوەری ئەخلاق، من ئەخلاق پارێزم، کەمە خۆی نەئەخلاقی ترین قسەیە. بە هەر حاڵ ئێمە نیمانە خات و دیدەن کاتێک کە تۆ لە ئەوم کۆمەڵگا لە هیچ شوێنێکی منهەجی خوێندنینەوەکاندا شتێکی لەو بابەتە نییە پێوبووتر ئەخلاق ناسییان پێوترە زانستی ئەخلاق، ئیتر تۆ ئەبێ بزانی فەوزایەک دروستە بێ لەم بارەوە. فەوزا چ لە ڕووی نەزەریەوە چ لە ڕووی هەڵسەنگاندنی ئەوەی کە میزاجی تاک ئەبێتە پێوەەر بۆ ئەوە. میزاجی تاک بە نمونە من لە پۆستێکی فەیسبووکمە بە ئارزی خۆم شتانێک لەسەر جەنابەت ئەنووسم، دوایی ئەڵم وڵاتیتە من وایە بینم
ینی من ئازادم فەیسبووکی خۆم من مافی خۆمە ئازادم باشە ناوی ئەنێ لە کاتێکە چەمکی ئازادی لەم کۆمەڵگەی ئێمە تا ئێستاوە مناقەشەی لەسەر ناکرەوە نازانین ئازادی چیە ئێمە بە شعر باسی ئازادیمان کردووە داری ئازادی بە خوێناو نەدرێ یعنی لە کاتێکە ئازاد بوون بابەتێکی ترە و ئازادی بابەتێکی ترە و مەسەلەیەکی ترە بە هەر حاڵ ئەوە بێ ئەرزش سیرکردنی ئەو شعراوە بێ ئەرزش سیرکردنی مەسەلەی مافی نەتەوەی ئەم نەتەوەی نییە باشە نەتەوەی کارەکە بۆ خۆ ڕزگارکردن و بۆ سەروەربوون و بۆ ئەو بابەتێکی ترە بەڵام باسی ئازادی و ئازادی وەک چەمکێک وەک بەهایەک ئەوش بابەتێکی ترە کە مناقەشەی فێلسوفەکانە لە سەرەتای دروستبوونی فەلسەفە و هەتاوەکو ئێستا بەردەوام وەکوتم ئێمە نیمانە ئەم بابەتەمان نییە لە نێو منهەجێتی خوێندمانە بۆیە کاتێکیش کە ڕۆژنامە نووسێک ڕاگەاندن کارێک ئەگەر چی مەفرۆزەوە خوێندووشێتی و ئیمزاشی کردووە کە پێوترێ ئیتیکی ڕۆژنامەگەری کە لەسەر کۆمەڵێک خاڵی بنەڕەتی ئیمزای کردووە کە نابێ ئەوانە وەک سنوورێک ببەزێنێ کە سنووری ماف و ئازادیەکانی ئەوانی تر و بابەتێکی ئەخلاقیە بەڵام ئەو هەر ئەساسەن لە بنەماوە کێشەی هەیە لەگەڵ مەسەلەی ئەخلاقی بوونا مەتاتی سەیریەکە بە ئارەزوی خۆی بۆ جۆرەی کە ئێوێ بۆیە ئێمە دیسان ئەو مەژەگەڕێتەوە بۆ بابەتێکی پەروەردەی وەگەوەی کە ئێمە سەم چەمکە قسەمان نەکردەوە کە ئەخلاقە وەگەوەی کە ئێمە نەمان هێناوەتە ناو کایەکانی تر کایی سیاست کایی دادوەری کایی بازرگانی و ئابووری هەموو کایەکانی تر ینی ئێمە فراغی ئەخلاقمان هەیە لە بوارە جیاجیەکانە یعنی من کێشەمان لەوانە فلانە گروپێکی ستەمکارە فلانە گروپێکی ستەم لێکراوە لەناو ستەمکار و ستەم لێکراوەکە ئینسانە گەلێک هەن کە ئەخلاقیانە تەعامل ناکەن لەگەڵ کارەکەی خوانە و بەداخەوە ئەم بابەتە لەناو میدیا و لەناو سۆشیال میدیا ڕەنگیاوەتەوە ینی کاتێک کە تۆ هەواڵەکەت گوێ لێ ئەبێ ئەوترێ ئەمڕۆ گەنجێکی سەلەفی ئەمڕۆ گەنجێک بەم مواسەفاتانە کە سەلەفیە کەسێکیایە بەرچەقۆ چ مەجبوری تۆشەی سەلەفی بەکاربێنیانی یخوا هەزاران تری سەلەفیە کەسی نایەوەتە بەرچەقۆ ئەمە بۆ ئەەکەی یانی ئەم شەیە بۆ ئەڵێ باش یاخود بە پێچەوانەوە ئەمڕۆ گەنجێکی چوزانم چوو لە فلانە بەنزیخانە کەسێکی کوشت وڵا ببێەوە نەبێ تحلیلەکان ببێەوە نەبێ ئەوە سەرخۆش بووە ببێەوە نەبێ ئەوە علمانیە ببێ نەبێ ئیمانی بەخوانیە تۆ ئەمانە جنێون خۆ جنێودان بریتی نییە لە سوکاتیکردن بریتی نییە لەوەی ئەمڕۆ ئێمە خەڵکێک بەناوی وەعزی ئاینیەوە خەڵکێک بەناوی پەروەردەوە خەڵکێک بەناوی دایک و باوکەوە خەڵکێک بەناوی مامۆستاوە بەردەوام سوکاتیمان پێکا بەردەواممان خاتە بەردەم گوتاری سوکایەتیەوە و بە تایبەتی لەناو ڕاگەاندن ئەمانە زۆرجار ئەبینین هەندێک جار بۆ لەوانەیە پرسیارت هەبێ بەڵام ئیجازەم بدە بگوازم بۆ ئێمە زۆر جار لەگەڵ دەوروبەرمانە بە عاملی ترس تەعاملەکەین ترساندن تۆقاندن باشە یعنی دایک و باوکێک یەکەم شت کە بیری لێ ئەکاتەوە بۆ ئەوی مناڵەکەی لە قۆناغێکەوە بگوازێتەوە بۆ یا کارە بکە یا کارێ نەکە ئەی ترسێنێ یا ئیغرایەکە ئەی ترسێنێ خطابی ناو کەناڵەکانی ئێمە سێری سیاسیەکانمان بکە ترساندنە باشە ئەگەر ئەمە نەبێ برادرێک ڕۆشنبیر لە یەکێک لە کەناڵەکانە قسەی لەسەرەوە کرد کۆمەڵگەی کوردی لە بەردەم تر خەتەرێکی زۆر گەورە ئەن تۆ مشێت زۆر گوێ لەوە نیە لە هەموو کەناڵەکانە ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر هەستیارین ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر ترسناکەین ئەگەر ئەوە نەبێت جێشی عێراقی هجوومەکە لەم ڕۆژانە خۆی گوێت لێ بووە ینی حەشتی شعبی هێرشەکە و ئەوی تریێت و ینی تۆ ئەتەوێ بەرامبەر بە خطابی سیاسی حزبێکی تر بوەسیتەوە و خطابی سیاسی خۆت پەرە پێ بێ ڕیکلامی بۆ بکەیت ئەمە ڕیکلامکردن نییە بۆ جارە تۆ خطابی سیاسیت هەر نییە عزیزم تۆ خەریکی ڕەواجدانی بە ترس بە تۆقاندن تۆ خەریکی ژێربارهێنانی ڕایگشتیت بە ترس بە تۆقاندن ئەم تۆقاندنە هیچ دەرەنجامێکی پەروەردەیی لە دروست نابێت دیدەنخان تۆ ئەتوانی مناڵەکەت بترسێنی بەوەی کە کارێکی خراپ نەکا بۆ نمونە دەست نەکا بە گیرفانی کەسە
بەڵام ئەگەر بتەوێت پەروەردەیەکی ئەبێت تێیگەێنی دەستکردن بە گیرفانی کەسێکی ترا ئەمە زیانەکانیەتی و دەرەنجام تۆ ئەم دەرەنجامە خراپەی لەکەوێتەوە کە تۆ ئینسانێکی چاوشۆڕ و سەرشۆڕ دەڕچی و سەرشۆڕی چاوشۆڕی کزی و لاوازی و شکانی کارکتەری تۆی لەکەوێتەوە یاخود بۆ نمونە ئەتێ مڵاڵەکە درۆنەکە پێی ناڵی درۆکردن ئەمە عەزابەکەیەتی و ئەمە زمان دەسووتێنم و دەستە سووتیان مفلامە ترساندنە ئەکرێ وای لێ بکەیت درۆنەکە باشە بەڵام ناتوانانی پەروەردەی بکەیت چونکە لەناو سیاقی ترسایی هێڵیتەوە دەوێت پەروەردەی بکەیت ئەبێ پێی بڵێ تۆ ئەبێ یەکڕووبی ئینسانی درۆزن دووڕووە بۆچی یەکڕووبی چونکە لە یەکڕووبوونا تۆ بیتە خاوەنی کارکتەرێکی بەهێز مامۆستاگیان من بەتەکی دوای ئەوە یعنی باسی ئەوە ناکەین بەڵام ئەگەر مەسەلەن من کەسێکم لە ماڵەوە سی تەلەڤیزیۆنەکەم باشە ڕۆژەکە هیلاک مان و شەکەتم لە ئەوڵی بەرنامەکەش ماوتم عین تو 8 ساعات ئیشەکەیتەوە ماڵەوە هیلاکی 4 ساعات داناوە بۆ تەلەڤیزیۆن لەم 4 ساعاتە سیرەکی جارێ هەر ئەو توڵە سوورەی لە خوارەوەی کەناڵەکان دروستە بێ سترێسێک دروستەکە لە مشکی تەن ئیتر لەسەر هەموو شتێک بڕوا بکە لە کاتی شەڕە سێرەکی خەڵک هەمووی قەلەقە شەڕەکە لە وڵاتەکەی ئەوانی قەلەق بۆچی قەلەقە چکە ئەم خەتە سوورە بەرەن تەنها ئەو مۆسیقایە لە سەرێتی واز لە خەتە سوورەکە مۆسیقاکەش بێنە داڕشتنی ئەو هەواڵەی کە لە میدیاکانە هەیە مەسەلەن ها کەسێکی کوشت ژنێک مێردەکەی خۆی کوشت مێردێک ژنەکەی خۆی کوشت ئەم فترێ ئەومان زۆر گەورە بێ خەزورێک زاواکەی خەزور زۆرە کوژێ فڵان کەس ئیتر بەنی شەری ماڵی ئەمانە یعنی سیرەکەی تۆ مەسەلەن هەر لە خۆتەوە لە پاڵ خەزور تا دانیشتوی شەرمێکەکەی خەزورێکش بووکەکەی کوشت و توزانم بەجددی وانە من چۆن بتوانم ئیعلام وا لێ بکەم ئەگەر ئەم هەواڵەش هەبێ بە نوعێک باسیکە ئەوەنە زەق نەبێ ئەوەنە بەرچاو نەبێ مەسەلەن لە مناڵێک دانیشتو 8 ساڵە 9 ساڵە ئەم مناڵە چی لە مێشکیا دروسە بێ ئاخۆ ئەم خەزورە بۆ بووکەکەی کوشە بێ بووکەکە داماوەکە چی کرد بێ مەسەلەن ئەم خەسۆ بۆ زاواکەی کوشتووە وانە باسی ئەواکەم چۆن بتوانین ئەم بەکارهێنانی وشانە ئۆکی بە هەبێ کێشەمان نییە بە هەواڵەکە هەبێ بڕوە تۆ دەستگای علامیت و وەلو پێشتر عنیها ئەوە بەزەقینە بوو بەڵام ئێستا بەرنامەی مەسەلەن سعات ئەوە نەمان سعات 6مان سعات 5مان ئیتر باسی کوشتن و بڕینە خەڵکدا ئەنیشێ فڵان کەس فڵان کەسی کوشت بەجددی بۆچی هینەکە مەسەلەیەک هێڵە عنی زیاد لە حەد سێرکردنی ئەو شتانە شتێک لە ناو مێشک تا دروستەکە کەواو لێ تۆش ئەم شتە و لەلا ئاسایی بێ بیکەیت زۆر زۆر طبیعی بێ گەنجی ئێسەوامان هەیە 16 ساڵ 7 ساڵە دەما چاڵەگرێتە قاکە لەم ڕۆژانی پێشوە دایکە کوڕەکەی خۆی کوشتبوو زۆر طبیعی جەرگی خۆی کوشتبوو زۆر طبیعی بوو بەلایە کە ئەو طبیعیە بەلایەوە و نەخۆشە و لەوانەیە دنیای مەشاکل و شت لە ماڵیا هەبێ بڕواکەی وازانم لە 5 وەج بە هەواڵە ئەم سەردەڕەم بیستۆ دایکە کوڕێکی خۆی بە فیشە کوشت دایکە کوڕی ئیتر بابیان ئەم شتانها چۆنەڵی زۆر زۆر سادە ئەبێ یەکەم دووەمینیان دەرونی زۆر کەس پێی تێکەچێت وانە من چۆن وا بکەم ئەم شتە سادە بێتەوە یان ئەم هەواڵە بە نوعێک داڕژرێ کە ئەم کاریگەریە سلبیە خراپەی یەک لەسەر کۆمەڵگا دوو لەسەر دەرونی بینەرەکە نەبێت یا بیسەرەکە نەبێت یەکەم بەرپرسیارەتی تۆنی ئەوە بکەیت و واقعی ژنێ نەک من یعنی مەبەستم ئێمە میدیاکە جارێکی تر ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە ئەو عقڵەی کە دانیشتۆ بە دیار ئەو کەناڵەوە ئەو کارێک ئەو کەسەت کە دانیشتۆ بە دیار ئەو کەناڵەوە چەندە تەسلیمی ئەو کەناڵە بێ چەندە تەسلیم یعنی چی وا لە تۆ ئەکات تۆ لەگەڵ گەورە و بچووکی ئەو کەناڵە باوەڕی پێ نەکەیت و لەگەڵ یان نەڕۆی وەگەر خستنی عقڵ وەگەر خستنی عقڵ باشە بەڵام مامۆساگیان کەسێکی مناڵێکی 8 ساڵ ڕەنگە ئەو توانایی نەبێ بەڵام لە مەجلیسەکە دانیشتووە و گوێ لە شتەکە ئەزانی چۆنە بە پێچەوانەوە گەورەکە کە ڕاهێنراوە لەگەڵ عادەتی کردو لەگەڵ ئەو وەزەحا ینی خۆ ئەڵەن عقڵ بە گەورەی بچووکی نییە قیاسی مەکە بە گەورەی بچووکی قیاسی بکە بەوەی کە نەخێر عقلی مناڵەکە فرێشە هێشتا وەکو ڕانەهێنراوە بەو ئیعلامەیە کە جۆرە لە کۆیلەتی دروستەکە بۆیە عکسەوە لای مناڵەکە کۆمەڵک پرسیار دروستە بێ باشە لای هینەکە دروست نابێ
من هەر ئەسەوە ئەوم بیرکەوتەوە شۆ سێری یددیوەیەکمە کرد باوکێک بەحساب لە کەناڵێک چاوپێککەوتنی لەگەڵاکەن بۆ کارێک مناڵەکەی لە تەنیشتەوە دانیشتووە باوکەکە هیچ چاوپێککەوتنێک نی هەر بۆ تاقیکردنەوەی کچەکەیەتی کە 5 ساڵ تەمەنێتی 4 ساڵ تەمەنێتی ئەڵێ من ئەو کارانە ئەەکەم کۆمەڵی درۆەکە باوکەکەی مناڵەکە تووڕێبێ ئەڵە باوکە تۆ ئەو ناکەی باشە ئەلاقی بەوە نیە مە مناڵە باکسەوە هێشتا لای ئەو مناڵە قدرەتی هەڵسەنگاندن ئەگەر نای بڵم قدرەتی بێمنەت بوون لەوەی کە ڕاست بڵێ باوە بڵێ بێمنەت بوون لەوەی کە ڕاست بڵێ لای مناڵەکە زیاترێتە لای گەورەکە باشە چکە گەورەکە زۆر جار کۆمەڵێک تۆڕی بەرژەوەندی هەیە ئەچێتە ژێرباری قوبولکردنی ئەو درۆیە ئەو واقعە مزەیەفەی کە هەیە بەڵام مناڵەکە ناچێ بۆیە ئێمە ئاوا نەڵێن نە علاقەی بەوە هەیە چەندە ئەم کەسە تەسلیم بەو ئەوە مناڵەکە وردە وردە کە زۆر گوێی لەو درۆیانەیە بە ئەوش بەو درۆیە باوەڕەکە چی واد لێ ئەکا من کەناڵ هەیە گوێ لە هەواڵەکانی ئەگرم زۆر جار هەوڕەکانم پێمەڵێن ئەڵێن تۆ بزانێ کەناڵە هەموو گیانی درێت تۆ چۆن گوێ لێ ئەڵێ خۆم من گوێی لێگرم بەس تەحلیلی خۆم هەیە بۆ پشتەوەی هەواڵەکانیە و زۆر جار عکسی ئەوەی ئەو یانێ ئەمەوێ بزانم ئێوە چی بکە نەک ئەوەی کە هەواڵەکەی ڕاستەیە هەڵێ بۆیە جارێکی تر چی ڕۆڵە بینێ ئەقڵ ڕۆڵە بینێ ئەقڵ دەورە بینێ بەوەی کە چەندە ئەتوانی قدرەتی شیکاریت هەیە بۆ ئەو بابەتە هەواڵیە بۆ ئەو فیلمە بۆ ئەو ئێمە کاتێک کە عقلمان لە کارخراوە لە پەروەردەیەکی هەڵا قدرەتی شیکاریشمان نییە قدرەتی شیکاریمان نییە کاتێک کە مامۆسا شتێکمان پێڵێ قدرەتی شیکاریمان نییە کاتێک کە مەلای قسەمان بۆکە قدرەتی شیکاریمان نییە کاتێک کە فیلمێکە بینین کاتێک کە هەواڵێکمان گوێ لێ بێ کاتێکیش کە تۆ قدرەتی شیکاریت نەبوو ناتوانانی بێژنگێکت هەبێ بزانێت چی وەرەگری پێستی ئێمە ڕۆڵی چییە پێستی ئێمە ڕۆڵی ئەوەیە نەهێڵێ هەموو گەن و گوویەک دوو لە ڕووی جەنابەت و بینەران بێتە ناو جەستەی ئێمەوە کاتێک کە عقڵ کاری نەکرد هەموو گەن و گوویەک گێتە ناو کارکتەر و کەسایەتی و عقلی ئێمەوە من چی لە سوۆشیال میدیا بکەم مەسەلەن ئەوە من توانیم تۆ بۆشت لە سوۆشیال میدیاکەی تۆ چی لە خۆتەکەی ئەنا مەسەر بزڵبەت چی لە من یعنی منێکی وەکو چواردەورەکەشم زۆر جار بە پۆستێک بە کۆمنتێک بە وشەیەکی ناشرین لە ستۆریەکە یعنی مەسەلەن ئەگەر من ئەمڕۆ پۆستێکی خۆم بکەم سیرەکەی کۆمەڵێک کۆمنتم بۆیەت ینی کۆمنتەکان لە سا پەنجای بنیاد نەرن لە سا پەنجای دڵخۆشکەرن لە سا پەنجای ئەو هەموو سترێس و قەلەقی و خەفەت و مشکیلە و ناڕەحەتی کە لە ژیانی خۆیان هەیە یەت لە چوار وشەی ناشرینە لە کۆمنتەکە بەمنی ئەڵ قسە لە سەرەوەنی ئەو هەڵسەنگانی ئەو ناکەین بەس باسەکە لە تۆیە تۆ بۆچیە بێم کۆمنتانە یاریت پێ بکە تۆ دوو کەسی ئەتوانێم کۆمنتانە بخوێنیتەوە شیکاری بکەی بۆ کۆمەڵگەکەی خۆت بۆ کەسەکانی دەوروبەرت وەتوانێم کۆمنتانە بخوێنیتەوە کۆمنتەکانی یاریت پێ بکە ینی حاڵەتی دەرونی حاڵەتی زەخت و شەکرەت و چوزانم هەڵچوونت هەموو کۆمنتانە یاریت پێ بکە لە کاتێکا ئەوەیە کەمیان ئەسڵە تو هەموو ئەمانە بە زۆر عسابێکی چاردانی من یەک نمونەت بۆ بێنمەوە خاتونێکی پارێزەر ئەلەم شارە کە لە سوۆشیال میدیا هاوڕێتیەکمان هەیە جارێکیان پێوتمتی کەسێک هەر لە فەیسبووک ئەوڵاگە نەک بە من بڵێ کەسێک ڕسمێکی بۆ ناردبوو کەمێک ڕسمەکەی سنگی دیار بوو بۆی نووسی بوو حیاتە بەم ئابڕوتە بەم ئەم ڕسمەت بڵاوەکەەوە ئەویش دوو لە ڕووی جەنابەت و بینەران ڕێک بۆی نووسی بوو بێعقڵ شتی خراپترش بۆ نووسی و بێعقڵ ئەگەر تێ ئابڕوم بەری بەم ڕسمە ئابڕوم مەبە بی ڕسمی تری بۆ ناردبوو ئەمەمانە باشە تەواو لێ ئەوی تر توایەوە یعنی ئەوە ئەگەر کەسێکی فەوزەویە لە فەیسبووکە لە سوۆشیال میدیا لە هەر کەناڵێکی ترا کاتێک کە تۆ کاریگەر بە جۆرە لە جۆرەکانی یاریت پێەکە یاریکردنەکە جاریوە زۆر دڵخۆشی بەدەست خۆشی کەسێک کەس سوورە زانێمە مجاملەیە سوورە زانی بابەتەکە دابەزانووە ینی بابەتەکە دەدێ ڕنووسیوە هێشتا ڕوبعەدەقەیەک نابێت تۆ دادبەزانووە ئەو لایکێکە ئەو دەستخۆشیەکە باشە سوورە زانی نەی خوێندوێتەوە خۆ پێناڵی نەتخوێندوێتەوە ئەحراجیکەی بەڵام دڵخۆشیش بە بەم لایکە دڵخۆشیش مە بەم دەستخۆشیە بچکەوە هەڵسەنگانێکی دروست نییە عکسەکەشی ڕاستە ڕای خۆی ئەڵێ لەوانەیە ڕاکەی لۆژیکی بێتۆ بێ سوپاسی بکەیت چووکە نرخاندنی کردو بۆ کارەکەی تۆ نرخاندنی ئەوتوت ئەمە دیوە خراپەکەی تێ ئەمە دیوە
چاکەکەیەتی یاخود ئەوە تا جۆرێک حاڵەتی دەرونی خۆی هەڵشتووە باشە لەوێ ئیتر تۆ هەڵسەنگاندن بۆ بابەتەکەیەوەکەی خۆنایی تۆ خۆت تەسلیمی کۆمنتێکی ئەو بکەیت تۆ پایدار بی پایدار چی واد لێکە تۆ پایدار بی بۆ مانایی پێد لەسەر بناغەیەکی ئەستور وەستابێ و تەسلیم بەو شنەبانە بەو چوزانم باکەمانە نەبی بیرکردنەوەی عەقڵی خۆتە جارێکی تر مامۆستا ئەگەر من تەسلیم نەبم و ئەگەر من زۆر کات من لە 2007ەوە لە سۆشیال میدیا پەبلیک ئەکاونتەکەم پیجمێ زۆر کەسایەتی ئەها زۆر دیار نامەی ناشرین کۆمنتی ناشرین قسەی بێسەر و بەرسەقەت ئەوانیان بۆ نووسیوم هایدم کردو هەنەجار هایدیشم نەکرۆتم با بمێنێتەوە ها بۆ ڕۆژگار بۆ زەمانە بەڵام چی لە چواردەورەکەمەکی کە سەیریەکە لەوانەیە بیرکردنەوەی چواردەورەکەم لەسەر کۆمنت و نامە و پۆستی کەسێکی بەرامبەر لەسەر من بگۆڕێ هەر کات تۆ بیرت کردەوە لەسەر ئەوەی ئەو کەسەی کە شت لەسەر نووسێ تۆ چۆنی لە مێشکیەوە ئەو کەسەی کە ئەی خوێنێتەوە تۆ چۆنی لە مێشکیەوە کەواتە تۆ کۆنتترۆلی خۆتت داوەتە دەست ئەو و ئیتر لەوێ ئەوە لاوازی کەسایەتیە گرنگ ئەوە نییە تۆ لە زەهنی ئەوە چیت گرنگەوەی تۆ خۆت چیت ئەمە بۆ مانایە نا تۆ منعەزل بی دابڕاوی لە کۆمەڵگا بۆ مانایە تۆ لەسەر ڕێگە ڕاستەکە ئەڕۆی تۆ لەسەر ڕێگە دروستەکە ئەڕۆی تۆ ناکرێ لەبەرەوەی کەسێک ڕای تۆی پێ قوبوڵنی ڕای خۆت بڵاو نەکەیتەوە شتێک کە قەناعەتت پێیەتی کەسێکی تر قەناعەتی پێی نییە بڵاوی نەکەیتەوە جنێوێ چ مشکلەتە یعنی تۆ ئەبی بەو جنێوە تۆ ئەبی بەو سوکایەتیە تۆ ئەبی بەوە وازی لێبێنە تۆ تعبیر لە قسەی خۆتەکەی تعبیر لە قسەی خۆتەکە بەداخەوە من لە وڵاتێکانی یاسان ئەگەر چی ئێستاستەکەم هەندێک شکاتکردن و ئەمانە هەیە لە هەندێک تەجاوزکردنی سنووری ئەوانی تر لە سۆشیال میدیا و ئەمانە وجێی دەستخۆشی ئەگەر دەستگاکانی یاسایش و پۆلیسوان ئەوانە بکەن بەڵام لە هەمان کاتە ئەگەر ئەوەش نەبێ بۆچی تۆ ئەبێ داڕمەی بەمە کە زۆر کەس داڕمەوە بەمە لیشمە بەستمە بڕوا بکە هەنێک کەس هەیە بێجگە لە مشکلی کۆمەڵایەتی بۆ خۆی بێجگە لە هاچۆڵی هەندێک کێشە بۆی دروست بوو لە ڕووی نەفسیەوە تێک چوو بە کۆمنتێک بە پۆستێک یعنی بە هەفتە نانی نەخواردووە بێتاقەت بووە ناڕەحەت بووە لەبەری بۆچی فڵان کەس وای بم تو خۆ من هیچ مشکلێکم لەگەڵ فڵان کەسانیە یان مەسەرەن بۆچی ئەو قسانە بە من ئەوترێ بۆچی ئەو کۆمنتە ناشرینانە بۆ ئەو پۆستە لەسەر منەکرێ خۆ من هیچ کێشەیەکم بۆ ئەو کەسە نەبوو هەموو ئەوانەی ئەمڕۆی ئەعتیبار بۆ قسانە ناکەن بەو قۆناغاتێ پەڕیون کە بە هەفتە نان نەخۆن و بێتاقەت ببن و تووشی کێشەی چوزانم زەخت و شەکرەوەم بابەتانش ببن بەڵام تیان پڕەنەوە زۆر ئاساییە کەواتە لە کوی قسەکانی ئێمەیە ئێماڵین میدیا ڕاستە ئەبێ میدیایەکی پاکی پاراوی زمان جوانی زمان حاڵ بێ بەڵام ئەگەر واش نەبێ ئێمە وەکو تاک خۆمان ئەتوانی قەرار دەربین معنی بە عەقڵی خۆمان ئەتوانین قەرار دەربین لەوەی کە کاریگەریمان لەسەر دروست نەکات بۆ میدیا ئەبێ بڵین ئەم سفتەی بینە پاڵ بەرپرسیار بێ بەرپرسیار بێ واتە هەموو شێک کە لە دەمی دەرەچێ هەموو دەربڕینێک کە لە دەمی دەرەچێ و ئەیڵێت هەموو وێنەیەک نەکتەنێ ئەو شەو ڕستە گوزارێک هەموو وێنەیەک هەموو شیکاریەک بەرپرسیارانە بێ بەرپرسیارانە بەو مانایەی ئەبێ ئەرک و وەزیفەی خۆی جێبەجێ بکە زۆر جار دەستگای میدیایی ئێمە وەکو دەستگای هەواڵگیری حزبێک دەستگای هەواڵگیری وڵاتێک کارەکە ئێمە لەم ماوە بە تایبەتی کۆمەڵی خەڵکی زۆر ئیش لەسەر بۆ منە دژایەتی حزبێکی سیاسیەکە کە لە کوردستانە باڵین لە مقابلە خەڵگە ترسێنێ ئەوە پێزی حەشتی شعبی هات ئەوە مەعاش نامێنێ ئەوە فڵانە بێ کە تۆ بەرامجی سیاسی خۆت بڵێ ئەوە تۆ لە بەرامبەر ئەوی ترا گەندەڵیەکانی دەرخەستەم کارەکانی نیشان بدە پرۆژەی سیاسی خۆت بخەڕ بەڵام ئەکادیمی و بەڵام نەک لەسەر حسابی ترساندنی نەک لەسەر حسابی ترساندنی من لەسەر حسابی قوتی من لەسەر حسابی یان ئەگەر کەسێک کارێکەکە لەسەر حسابی قوتی من تۆژەتەوێ خۆت گەشە پێبەیل خۆت فەرزکەی لە ڕووی سیاسی و لەسەر حسابی ترساندنی من ئەم بابەتی ترساندنە جەوهەر و بزوێنەری بەداخەوە یەکەمی
کاری پەروەردەیی، کاری ڕاگەیاندن، کاری فرەچەشتی کۆمەڵگەی ئێمەیە. ترس و ترساندن هۆکار و فاکتەری سەرەکیە کە ئێمە زۆر جارەمانوێ مەرامەکانی خۆمانی لێوە بەدەست بێنین و ئەمە بەر لە هەموو شتێک ترساندن کارێکی ناپەروەردەیە، چونکە کاری پەروەردەیی بریتە لە گەشەپێدانی توانەکانی مرۆڤ. ترساندن کەمترین زەرەری هەبێ، بریتە لەوەی ئینسانەکە لە ئاستێکە ئەهێڵیتەوە، ناهێڵی گەشە بکە. پەروەردە کاری گەشەکردنە. ئەگەر ئەتەوێ میدیا یان ئەو وشانەی کە لە سۆشیال میدیا و میدیایە بەکارهێنرێن، یەکەم جار خۆت بنیادنەری خۆت بە، خۆت عاقڵ بە، خۆت دروستکە، دواتر گوێ بگە کە گوێشە گرت خۆت شیکاری بکە، خۆت ئاراستە بکە، چاوەڕێمە بە هیچ کەسێک ئاراستە بکە. زۆر سپاس بۆ دکتۆر لەوان کە بەڕاستی وانەیەکی زۆر باش بۆ من و بۆ بینەر و بیسەرەکانی ئێمە بوو. هیوادارین ئەم گفتوگۆیانی کە ئێمە ئەیکەین بە شێوەیەکی جوان و باش تۆ پێ بگەێنێت، بە شێوەیە کە تۆ بتوانی لە ڕووی عەقڵ و توانای خۆتەوە خۆت دروست بکەی، خۆت بڕیار دەربیت. ئینشاءڵڵا ئەم پۆدکاستە و ئەوانەی دواتریش کە دکتۆر بەڵێن مانباتە پۆدکاستەکانی تریشمان دوای گوێ لێ بگرێ، بتوانێت بنیادنەری تاکێکی تەندروست بێت. سوپاس بۆی کە تا ئێستا بینەرمان بوون، سوپاس بۆی کە لەگەڵمانن. هەر شاد.